سڵاو کاتتان باش ئێستا بۆ جارێکی دیکە با بڵێن خاوەن خانووەکانی وەرزستی لە بەردەم سەرکاتی ئەنجومەنی وەزیران خۆپشاندانیان ئەنجام داوە و هاتوونە تێرکوانە پامیان هەیە و ناڕزای دەردەبرن لە بەرامبەر ئەوەی کە چە ساڵانێکە وەڵام نەدراونەتەوە و ئەوان بازەوە دەکە کە چەندین جارە سەردانی لایەنە پەیوەندیدارەکانیان کردو بەڵام هیچ بەڵێنێکیان پێدرا و چەندین ساڵ منسپەنایەکەیان سڵاو دەبێت. سڵاو لە تۆش برایمە. وڵی بەس پێ دەکەن واتو پێ دەکەنیم لەگەرت پێ دەکەنم. چەند ساڵە خانوتی لە ئۆریستی؟ نزیک 12-13 ساڵ دەبی 12 ساڵ. چەند جارە دێ بەردەم لایەنە پەیوەندیدارەکان؟ هەر جێ کە پەیوەست بێ بە وەرینستی و بە پرۆژەکان لە هەموو دەرگایەکانمان داوە لە پێش هەموو دەرگایەکانی گربوونەوە بووە لە هەموو گربوونەوەکانی بەشدار بوومە. بەێ وەڵامی ئەو لایەنە پەیوەندیدارە یاخود ئەو شوێنانەی کە داواکاریەکەتان لی کردووە چی بووە؟ هیچیان لە یەک هەفتەی زیاتر نەبووە. ئەو هەفتەی چا دەبی ئینشاءڵڵا هەتا پێنجشەممەی لەسەر ڕاوەسن چا دەبی مەوعیدەکانیان هەموو هەفتە بووە بە هەفتە زیاتر نەبووە تێ مەسەن 8 ڕۆژ 10 ڕۆژ 12 ساریش هەر هەفتە هەر تەواو نەبوو. بەێ باشە پێتان وایە بۆچی پرۆژەکاتان تاوا نابێ یاخود خانۆکان تا تاوا نابێ یاخود ڕێگەتان پێ نادەمسنێن ناو خانۆکەت؟ باشەوە هەموو لاڤەگاڤ و نازان بڤاڤە و نزانم چی ئەو هەموو شارانە تەواو بوون هەمووی بەقەت شێوێکین ئی خۆیانە کە تەواو بوو باشە بۆ ئی خەڵکیش تەواو نەبی 12 ساڵە مەسەلەن هەیە ئەمن یەک بخۆم ڕدێنم مووی سپی تێدا نەبوو کە کڕیم ئێستا گەر دەربێت لەوانەیە زۆری سپی بێ کە کڕیتم مووی سپیم لە ڕدێنی نەبوو لە ڕێشی نەبوو. ئێستاوێت چی بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڵێن؟ هاتین ئەگەر وەکو خێرێک پێمان بکەن مەسەن جوابەکمان بدەنەوە خۆمەش ئەمەش کوڕیوانین ئەمەش میلەتین ئەمەش وابزان بە کوردی قسەت لەگەرەکەم ئەمەش لەوایە مادی بووین لەسەر ئەو ئەنجومەنی وەزیرانە کە ئێستا دروست بووە ئەمەش مادی بووینە بەشی خۆمان. بەڵێ بەڕزانەوەی گوێتانێ بەمە ناڕزای و نیگەرانی ئەو خاوڵەتیانە سڵاو وەڵی پەیامەکەمان هەموو جارە ڕوون و ئاشکرایە یەکەم زارمان نییە دووەمیش نییە ئەوە چەند جارێکە ئەمە گردبوونەوە دەکەین داوا دەکەین سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک مەسرور بابێتە خەت خەڵک هەژارە خەڵک نەبوونە خەڵک پارەی زۆری فەوتای لە پرۆژەکان هیوادارین یعنی ئەو بێسەروبەریەی کە لە ناو ئەو پرۆژانەدایە کۆتایی پێبێ یعنی ناکرێ ئەمە هەموو ڕۆژێ ئەلێرە گرت بووینەوە یعنی خۆش نییە هەندێک کەس لە بەغدا ڕاهاتوونە یعنی گران دەوەسی لە سەحکومەت کەسێک لە بەغدا ڕابێتە ئێرکوانە داوای پرۆژەیەکی بکڕیت و سیقەی بە وڵات و بەو شوێنە هەبی ئەتو پرۆژەکەی لێوێران کەی و پرۆژەکەی لێ تەواو نەکەی و مەبلەغێک پارەی لێ بفەوتێ بۆیە هیوادارم یعنی جێ لەو خەڵکەی ڕابگرن ئەو خەڵکە ماندوو بوو هیلاک بوو خەڵک کرێ خانووی دەدا خەڵک نەبوونە خەڵک ڕۆژێک لەبەر کارەبای دەناڵێنێ ڕۆژێک لە بێ ئاوی دەناڵێنێ بەڵام ئەمە هاتووی نێرە گردبوونەوەکەمان هێمنانێ داوای ماف و عەق خۆمان دەکەین لێرەش ناڕۆین چەند جاران چاومان بە هەندێک بەرپرسکەتی ینی جوابە چیوامان نەدرایتەوە هەموو ڕۆژێ داوامان لێ دەکەن دەڵێن لێژنەمان پێکینایە ئەوە نزیکەی بۆ جاری سێمە لێژنە پێک دێ لێژنەکان هیچ کارەچیان نەکردێ لە بەرژەوەندی خەڵکەکەی بی ینی دەکارێک بکەن لە بەرژەوەندی خەڵکەکەی هەر بەرژەوەندی خۆیان بانەوێتن ینی با قوربانی بدەن لە پێناو خەڵکەی ئەو خەڵکە قوربانیدایە کاتی خۆی لە پێناونگۆ هەندە قوربانیش لە پێناو خەڵکەی بدەن هەموو ڕۆژێ ناکرێمە بینە سەر شەقام دیمنانەی دەبین ئەمە ئەو هاوڵاتیانە نەکە خۆیان باسی دەکەن زیات لە 12 ساڵە لە یەکین جێبوونی وەرینستی خانوویان کڕیوە و پارەیان داوە بەڵام تاوەکو ئێستا ئەم هاوڵاتیانە ڕێگان پێ نادرێت ناو خانووەکانیەوە پرۆژەکە تەواو نەکراوە. ئەمە چەندین جارە دێنە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستەوە بەرهێنان شارەوانی پارێزگای هەولێر گرتبوونەوە و ناڕەزایی خۆپشاندان ئەنجام دەدەن بەڵام خۆیان باسی لێ دەکەن کەس وەڵامیان نادەنەوە هەموو پێیان دەنە هەفتەی جارێ بتێن. ئێستاش هاتوونەتە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و داوا دەکەن کە حکوومەت بەجددی ئاوڕێیان لێ بداتەوە بۆ ئەوەی
خانووەکانیان ڕادەست بکرێەوە پرۆژەکانیان تاوا بکرێت تاوەکو لە کرێسیاتی ڕزگارێ بێت. دەستمەلایەکی شتر مامە جان سڵاو لێ بێت. عليكم السلام. چەند ساڵەت بوو خانیت لەوەرستە؟ بقرآن چی تااقەتونەوە والله دەومیشک بوو کاکە و 3000 ئەمن ئەو قسەی بکەم دەومیشک کێشەمان کاکە کورە کێشەمان دیارە خانیەکانمان لۆ تەواو ناکەن ئەوەندا چی کە قسەینا تۆ نازام کاکە بە قورآن والله ناتام یە قسەیت کە بکەم بە قورآن دەومیشک بوو دەو سکۆریمە دەستمەلایەکیش هاوڵاتیش سڵاو دەبێت خاتون چەند ساڵە تۆ لەم پرۆژەیە خانوت کردەوە؟ 12 ساڵە بەڵێ تاو نەکراونە خۆی عمری 13 ساڵە و مەشروعە بۆ بەرهێنەرەکەی کە یەکەم جار ئیستیلامی کرد ئەو ڕای کرد 2019 و بەرهێنەرێکی کە هات ئەو ئیستیلامی کرد لە 2019ەوە لەویشیان ڕاگرتووە نازانین کەی ئیستیلامی دەکەنەوە لەسەر یەک تەوقیعماوە ئەو پرۆژەیە ئەو هەموو 1400 کەس چاوەڕوانی یەک تەوقیع ئەم تەوقیعە چی دەوێت سەرۆکی حکوومەت بەڵێ ڕێگە پێدانە ئەگەر ئەو تەوقیع نەکات وەبەرهێنەر ناتوانێت ئیستیلامی کات ئەو جارانە ئێوە سەردانی لایەنە پەیوەندیارەکان تا کردووە یا گربوونەوە خۆپشاندان تاکردوە وەڵامی ئەوان وەڵامی ئەوان لیژنەمان پێکهێناوە دەڵێن لیژنەمان پێکهێناوە و ئیشاڵڵا حەل دەبی نازانم ئەوە 4 ساڵە هەروە دەڵێن